لای پێغەمبەرانی کە سەلات و سەلامی خوان لەسەر بێ لە بەیت العیزا وتی ئەو نوێژانە بۆ ئومەتەکەی تۆ زۆر ناتوان لە ڕۆژێکە 50 نوێژ بکەن گوێەکان لەدەست نەدەی کاتە گوڵەکانی من کچە جوانەکان ئێوە تازە پێ ئەگەن ئەم نیعمەتانی خوای گەورەی پێبەخشیوین زەمانێکە و لە دەستی دەی ها ئێمە کەوتوینە تەمەنەوە پشتمانەیەشی قات دەزگای سۆمای چاوان ناوەندی سلێمانی هەمیشە لە خەمی مناڵانی نازدار و خانەوادە بەڕێزەکان نین بۆ پەیداکردنی بژێوی بۆ هەموو لایەنەکانی ژیان بە تایبەتی مناڵانی نازدار کە بێبەشن لە باوک بێبەشن لە نیعمەتێکی گەورە کە باوکیانە ئێمە وەکو دەستگای سۆمای چاوان هەوڵە دەین لە ڕێی خێرخوازانەوە کەفالەتی ماگانەیان بۆ دابین بکەین کە سوپاس بۆ خۆی گەورە ماوەی 7 ساڵە ئێمە لە خزمەتیان نین و توانی ومانە هەر لە شاری سلێمانی و دەوروبەری 500 خانەوادە 500 مناڵ لە خۆ بگرین ئەویش بە هاوکاری خێرخوازان کە توانی ومانە ئەو خێرخوازانە لە ڕێی خێرخوازەکانەوە دڵی مناڵان و خانەوادەکان خۆشکەین هەر بە کەفالەتەکە نەوەستاینەتەوە هەوڵمان داوە کە لە بۆنەکانە بە تایبەتی جەژنەکان کاسی جەژنیان بۆ ئامادە بکەین و جلوبەرگی جەژنیان بۆ ئامادە بکەین و هەروەها ئەو پێداویستانی کە ڕۆژانە خێزانێک پێویستیانە بۆیان دابین بکەین تەنها بۆ نەوەستاوە کە لایەنی مادی و خواردن و ئەوانە لە خەمی ئەوە شین کە بەڕاستی پەروەردەیان بکەین بە پەروەردەیەکی ئیسلامی لەسەر بەرنامەی قورئان ئەمیش چەنەها بەرنامەمان هەیە کە ئێمە خول و وەرکشۆپ و سیمیناریان بۆکەین بۆ دایکەکان بەجیا بۆ مناڵەکان بەجیا کە ئەمە وا ئەکات کە ئەو هۆشیاریان کەینەوە بۆ بەرنامە و پرۆگرامەی کە کوفر هێناوێتە وڵاتەکەمانەوە تا ئێمە لە ڕێی ئەو سیمینار و خولانەوە بتوانین هۆشیاریان کەینەوە دوورکەونەوە لە لادان و لەسەر لێ شێواوی چونکە بە تایبەتی ئەمان کە باوکیان نییە دایکیان هەڵگیری خەم و پەژارێکی زۆرە هەم بۆ لایەن مادی و پەیداکردنی بژێویان هەم بۆ پەروەردەیان ئەمانە بەڕاستی باری شانیان زۆر قورسە بۆیە ئێمە هەوڵمان داوە لە ڕێی خۆمانەوە و بە هاوکاری خێرخوازان ئەو بارەی سەرشانیان سوک بکەین و خەمەکانیان بڕەوێنینەوە دەستخۆشی بۆ هەموو خێرخوازان بۆ ئەو کەسانی کە بە دەمانەوەن دەستخۆشی بۆ ستافە بەڕێزەکەم کە لەگەڵ ماماند و نەناسان هەوڵە دەن و کە بەبێ مقابل لەگەڵمانە کار ئەکەن بۆ ئەوەی کە دڵی ئەو مناڵانە ئەو خانەوادانە خۆشکەن نوێژ یەکێکە لەو شتانەی کە یەکەم شت کە ئینسانە برێت یەکەم کردارت یەکەم کارت کە خی گەۆ لە قیامەتە پرسیال لێکان نەکەن بەنای خی گەوری میهرێبان دەستخۆشمان بۆ کەناڵی پێیان بۆ ئامادەبوونیان لەم خێوەتگەی منداڵانی سۆمای چاوان خانوادی سۆمای چاوان دیارم خێوەتگەیمەوە کە مڕۆپێسانک و ستافی سۆمای چاوانی لە قیسلەیمانی بۆ پەرۆدۆ پێگەانی دایکەکان و کچەکانیان بۆی بتوانن خوان پەرۆدەکەن بۆ شۆ پەرۆدەی کە خی گەورە داوامان لێکا لە قورآنی پیرۆزە بێگومان ستافی سلێمانی سۆمای چاوانی سلێمانی ئەمە هەمیشە لە خەمی پەرۆدۆ پێگانی منداڵەکان و دایکەکانیان چون بێگومامین لەوەی کە پەرۆدە لە پێش هەموو شتێکە بۆ دایکان و بۆ کچەکانمان بە تایبەتی کە ڕۆژگارێکە کە پێیزەکە هەموو ئینسانێک خەمی پێگەیاندن و پەرۆدەکردنی خۆی بێ ئێمە وەکو لە قیسلێمانی لە ساڵانە ئەمە چوارم جارمانە کە خێوەتگە بۆ دایکەکان و کچەکان بە ئەنجام بگەێنین کە هەر جارۆ بابەتی پەرۆدەی ئەو بابەتانی کە گرنگە بۆ کچان دایکان کە شارەزا بن پێی ئێمەش پێمان باشمەوەکو کە جێی بەهارە وەرزی بەهارە خێوەتگەی ئەم جارەمان لە دەرەوە بێ لەناو دەشتێکی پڕ لە سەوزایی لە شوێنێکا بێت کە بتوانین زیاتر دەروونەکان ئاسوودە بن بێگومان دەرونی ئینسان بە بینی سەوزای ئاسوودا بێ ئێمە وەکو سۆمای چاوانی شاری سلێمانی لە پشووی هامیشە خوڵمانەیە بۆ دایکەکان و کچەکان بۆ پێگەیاندن و بۆ کوڕەکانیش خۆلی جیاوازیان بۆ ئەەکەینەوە جگە لەو ژەمە دایکەکان هەروە کچەکان فێری ئیشی دەستیان بکەین فێری بەنام ڕێژی ژیانی خوان بۆکەین ئێمە ساڵانە کە لە پشووی هاویندا خوڵمانەیە و بە وەرزیش خێوەتگەمانداناوە بۆ ئەنجام گەیاندن و پێگانی دایکەکان کە دیار ئەم خێوەتگەی کەمە بە ئەنجامەگەێنین بە وەرزیە سێ مانگجالەکە پێ وەرزەکان خێوەتەکان و بابەتەکانمان ئەگۆڕین جگە لەوە ژەمە پێشبڕکەی لە بەرکردنی سوورەتمانداناون کە
هەر جار و سوورەت هەیە ساڵ و سوورەتێک بۆ دایکەکان و پێشبڕکەکەی کە ئەنجامان گەیاندووە پێ یەکەمیان خەڵاتی ئەمرە بووە کە سپاس بەخوای بەرە ساڵانی پێش و بەنجام گەیاندوو لە ڕێی خێرخوازان و کۆمپانیەکانەوە خەڵاتی دومیان مۆبایل بووە خەڵاتی سێمە و چوارمەکانی جۆراو ئەم ساڵ شەڕوا بەرنامەمان ئینشاءڵڵا کە بەو شێوک و ساڵانی پێش و پێشبڕکەی لە بەرکردنی سوورەتی لە قورآنی پیرۆزیان بۆ دابنین و خەڵاتەکانی دابنکردنی ئەمرەیەک لە ڕێی خێرخوازان و هەروە خەڵاتی جۆراوجۆر هەمیشە خەمی ئەومانەکە دایکەکانمان کچەکانمان پەروەردە بکەین بەو شێوەی کە خوای گەورە دڵێ ڕازیە بەو شێوەیە کە بتوانین دنیا و قیامەتی ئەو خەنوادانە دڵخۆش و گەشەکانی ڕکن واجبە ینی ئەگەر شتانە جێبەجێ نەکردێ نوێژەکەت بەتاڵە دەخشین